شانۆکار دیار عومەر دەرچووی پەیمانگای هونەرە جوانەکانی هەولێرە و ماوەی 24 ساڵە دانیشتووی وڵاتی سویدە و ئەندامی گروپی شانۆی خەڵکی ڕۆنەبیە و دەستەی دامەزرێنەری گروپی ئیمپرۆیە و خاوەنی چەندین بەرهەمی هونەرین. هونەرمەند دیار عومەر لە ڕێگەی سکایپەوە لەگەڵمانە گفتوگوی زیاترەکەین. سڵاوە لێبێ. زۆر سپاس. گروپی ئیمپرۆ لەکەیەوە دروست بووە و کار و چالاکیەکانتان چییە؟ سەرەتا گروپی ئیمپرۆی ڕۆنەبی با بڵێن کە گروپێکی سویدیە نزیکەی 5-6 ساڵێکە دروست بووە. ئەمەش چەندین نمایش و وەرکشۆپمان هەبووە، بەڵام هەردوای کۆرۆنا وەکو هەموو چالاکیە کەلتوریەکانی تر ئەمەش ڕاوەستا. ئێستا خەریکین دەستمان پێکردوتەوە بە زیاتر لە ڕێی ئۆنلاینەوە کەوا بڵێ خول و وەرکشۆپەکەین، یان وەکو خودی خۆشم کە لە سوید و لە دەرەوەی سوید وەرکشۆپەکەین، هەم بە ناوی گروپەکە و جگە لە ناوی گروپەکەش وەکو ناوی شخصی خۆم ئەو شتانەکەین. بەڵێ، تا چەند گرنگە گروپ و ناوەندی هونەری هەبن؟ گروپ و ناوەندی هونەری ڕەنگە ئەگەر ئاسانکاری بکرێتن بۆ خودی کەسەکە کە با بڵێ بەرهەمێک شتێک هەبێ ئەمە باشە، بەڵام من بڕوام زیاتر بە توانای تاک هەیە کە تاک ئەبێ خۆی هەوڵی ئەوە بداتن خۆی لە دەرەوەی ئەو سیستەم و ئەو با بڵێ ئەو هەموو ڕێگریەوە کار بکاتن بۆی هیچ نەبێ توانا و وزەی کەسانی تر بێنێتە دەر لە کەسەکان و لە هەمان کاتیشدا شتێکی باش بگەێنێ، واتە فێرکاریەکی باش و تەندروست بێت بۆ هەموو لایەک بێت کە ڕەنگە نەتوانێت لەناو گروپێک ئەمە بکەیانە و ئازادی نەبێت لەناو گروپێک ناو ڕێکخراوێک ئەمە بکە. هەر ئەمەش ئەوای کردو زۆربەی جارەکان من خۆم بە وەکو خودی تاکە کەسی ئەو شتە دەکەم، نەک وەکو با بڵێ ڕێکخراوێک یان وەکو گروپێک. بەڵێ، جگە لە بواری شانۆ گرنگی بە چ بوارێکی تری هونەری دەدەن؟ ئەوەی من ئیشی لەسەر دەکەم شانۆی ئیمپرۆیە. شانۆی ئیمپرۆ جۆرە شانۆیەکە کە دەقی نووسراوی نییە، کە با بڵێ دەرهێنەری نییە و ئامادەکاری پێشوەختی نییە. ئەم جۆرە شانۆیە پڕژاوەتە نێو چەندین کایی تری ژیانەوە، با بڵێ بۆ چارەسەری نەخۆشی بەکاردێتن، بۆ وانە وتنەوە، بۆ فێرکاری، بۆ پۆل، بۆ چەندین شتی تر کە هەمە هەنگی لە نێوان گروپ، بۆ ڕەوینەوەی ترس و بۆ خۆنەویستی و بۆ کۆمەڵشتی تر بەکاردێتن. جا من زۆربەی جارەکان لە ڕێی ئیمپرۆوە خولەکەم و بۆ مامۆستا بۆ نمونە مامۆستایانی سەرەتایی و ناوەندی کە چۆن مامەڵە لەگەڵ گروپکەن، چۆن یاری و گەمە بەکاربێنن لە نێو پۆلەکاندا و سوودی چێ و چۆن کاریگەری با بڵێ سیکۆلۆژی لەسەر ئەو کەسانەوە دەبێت. لە هەمان کاتدا خول و ڕاهێنان ئەەکەمەوە با بڵێ بۆ ڕاهێنەران یان بۆ مامۆستایان لە بواری تر بۆی بتوانن کە هیچ نەبێت سوود لە میتۆدی تازە وەرگرن، میتۆدی فێرکاری. چکە من خۆم لە ڕێکخراوێکی فێرکاری ئیشەکەم لە سوید نزیکەی 10 ساڵێکە لەو ڕێکخراوە ئیشەکەین و ئیشمان ئەوەیە کە ئێمە خەڵکانێک فێرەکەین کە خەڵکی تر فێرکاتن، واتە ئێمە ڕاستەخۆ بەر قوتابیەکان ناکەوین یان بەر فێرکارەکان ناکەوین، بەقەتەوەی ڕاستەخۆ بەر ڕاهێنەر و مامۆستاکان نەکەوین، شێوازی تازی فێرکردنیان فێرەکەین بۆ ئەوەی کە ئەوان خەڵکی تر فێر. لە پلانتانانیە کار و چالاکیەکانی ئەم گروپە بهێنە ناو هەرێمی کوردستانەوە؟ وەکو گروپەکە با بڵێ بۆ زمانی سویدی تۆزێک قورسە، بەڵام وەکو خودی خۆم بەڵێ من 2 ساڵش پێش ئێستا لە کوردستان بووم، چەندین وەرکشۆپمان کرد لە کوردستان، هەم لە ڕووی گەشەپێدانی کەسیەتیەوە، هەم بۆ ناساندنی شانۆی ئیمپرۆ و لە پرۆگرامیشدا هەیە ئەم ساڵ ئەگەر هیچ شتێک نێتە سەرڕێ مانگی 4 یان 5 بگەڕێمەوە کوردستان چەندین وەرکشۆپ لە شارەکان بکەین هەر لەسەر ئەو میتۆدەوە. هونەرمەند دیار عومەر، سپاس کە لە ڕێگەی سکایپەوە لەگەڵمان بوویت.
زۆر سپاس بۆ ئێوە. سپاس بۆ ئێوە.